چنکو ده چما زاخو چما چما شەنگالە ناپارێ ئەوانەی دوێنێ شەنگالیان جێهێشت ئەمڕۆ چۆن دەیپارێزن. ئەوانەی دوێنێ شەنگالیان جێهێشت و ئێزیدەکانیان بۆ وەی شومەی کۆمەڵکوژی جێهێشت ئەمڕۆ دەیانەوێت بگەڕێنەوە ئەو شارە و هەڕەمی ئیداری و سیستەمی خۆبەڕێوەبەری شەنگال خاپور بکات. ئەنجومەنی خۆبەڕێوەبەری شەنگال ڕۆژی 25 ئازاری 2021 ڕایگەیاند عێراق داوای کردووە هەتا 1 نیسانی 2021 شارەکە جێبێڵن و سوپای عێراق لە شەنگال بڵاوی پێ بکرێت. ڕۆژی 9 تشرینی یەکەمی 2020 هەولێر و بەغداد ڕێکەوتنیان دەربارەی شەنگال ئەنجامدا و بڕیاریاندا هێزی پەدەکە و سوپای عێراق بگەڕێنەوە بۆ شارەکە. ئەنجومەنی خۆبەڕێوەبەری شەنگالیش ڕەتی کردەوە بچنە ژێرباری ڕێکەوتنەکە و لەگەڵ دامەزراوە و ڕێکخراوەکانی شارەکە بڕیاری بەرخودانیان داوە. ئەوانەی بوونە هۆی فەرمانی ئێزیدیەکان دەیانەوێت بگەڕێنەوە شەنگال. ڕۆژی 3 ئابی ساڵی 2014 چاتەکانی داعش هێرشیان کردە سەر شەنگال و هێزەکانی پەدەکە و سوپای عێراقیش شارەکەیان چۆڵ کرد. ئەوەش کۆمەڵکوژی ئێزیدیەکانی بەدوای خۆی داهێنا. جگە لە کۆمەڵکوژکردنی هەزاران هاوڵاتی ئێزیدی زیاتر لە 5,000 ژنی ئێزیدیش بە دیل گیران و وەک کەنیزەک مامەڵەیان پێوەکرا. هێزەکانی هەپەگە و یەپەگە بەهانای شەنگالەوە چوون و ڕێڕەوی مرۆییان لە نێوان شەنگال و ڕۆژاوای کوردستان کردەوە و نەیان هێشت چەتەکانی داعش زیاتریان لێ کۆمەڵکوژ و بەدیل بگرن. باشتر گەنجانی ئێزیدی بە هاوکاری هەپەگە و یەپەگە خۆیان ڕێخست. ساڵی 2014 هێزەکانی یەکینەکانی بەرخودانی شەنگال و ساڵی 2015 یەکینەکانی ژنانی شەنگال دامەزران. ساڵی 2015 شەنگال لا ئۆپراسیۆنی هەپەگە و یە بەشە و یەژەشە بە بەشداری پێشمەرگە ڕزگارکرا. لە 4 2015ەوە ئەنجومەنی خۆبەڕێوەبەری شەنگال دامەزرا و کاری کرد بۆ سەر لە نوێ ئاوەدانکردنەوەی شارەکە و ئاساییکردنەوەی ژیان و دابینکردنی ئاسایش و سەقامگیری بۆ شارەکە. لە حوزەیرانی 2016 ئاسایشی ئێزیدخان دامەزرا. بەشێک لە هێزەکانی پەدەکەش لە ناوچەکانی نزیک شەنگال جێگیر بوون. بەڵام لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری 2017دا جارێکی دیکە شەنگالیان جێهێشتەوە. هەزاران ئاوارەی ئێزیدی گەڕانەوە بۆ ناوچەکانی خۆیان. تەنانەت حکوومەتی عێراقیش دانی بە سەقامگیری ئاسایشی شەنگال داناوە. الوضع الأمني الآن جيد في سنجال. زۆرینەی لایەنەکانی عێراق دژی ڕێکەوتنی شەنگال وەستاونەتەوە. قەیس غەزعەلی ئەمینداری گشتی عەسایبی ئەهلی حەق لە تویتێکدا نووسیوێتی ئەو ڕێکەوتنە خیانەتە لە کۆمەلگای ئێزیدی و داوای کردووە وەڵامی داواکاریەکانی خەڵکی شەنگال بدرێتەوە. لێرەدا پرسیار ئەوەیە بۆچی ڕێکەوتن لە دژی ئیرادی خەڵکی شەنگال دەکرێت لە کاتێکدا هەمووان دانیان پێداناوە. ئایا ئەو هێزانی لە مەترسیەکاندا شەنگالیان جێهێشتووە چۆن ئەمڕۆ بگەڕێنەوە و بیپارێزن؟